خۆشەویستانی NRTM کاتتان باش. خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی چاوپێکەوتن بە ئێوە شادەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانە. کا قوبات بەخێر بێ NRT. زۆر سپاس. کا قوبادەوەی ئێستا وترێ کە حکوومەت پارەی نییە، حکوومەت کارەبای نییە، حکوومەت قەرزدارە. تۆکو جێگری سەرۆکی حکوومەت وەزعەکەت چۆنە بینی؟ بەرەو باشترە ڕوا یان بەرەو خراپتر؟ وەک خۆتەزانی وەکو خەڵکی کوردستانیش باشە زانێ ئەمڕۆ کوردستان ڕوبەڕووی چەند قەیرانێک بووەتەوە. قەیرانی دارایی، قەیرانی سەربازی کە تووشی جەنگێکی نەخوازراو بووینە لەگەڵ هێزی داعش، قەیرانێکی تریش کە ڕووی لە کوردستان کەوت کردووە کە قەیرانی ئاوارەیە، قەیرانێکی تریش بەڕێوەیە کە جێی مەترسیە، ئەویش نەبوونی یەکڕیزی نێوان هێزە سیاسیەکانە. بۆیە ئەم سێ قەیرانە و یەکێکی تریش کە بەڕێوەیە ئێمە ئەبێ هەمومان زۆر بە جدی و بەرپرسانە ئەوەی کە وتم کە نەبوونی یەکڕیزی سیاسی لەم بارودۆخە هەستیارە خەتەرێکی گەورەیە لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ قەیرانەکە گەر بگەڕێنینەوە بۆ بیدایەتی ساڵی 2014 پەیوەندی هەرێم و بەغدا بوای لێ هات. وەک خۆت ئێستا ئاماژەت پێدا لە مانگی 2014 حکوومەتی عێراق بودجەی هەرێمی کوردستانی بڕی. ئەمە بوو بە دەستپێکی قەیرانە دارایەکەی کە ڕووی لە کوردستان پرسیارەکەی بۆ بڕی، بۆ ئەم بودجەی بڕی، پرسیارێکی بەجێیە بۆ بڕی، چکن ئەو کاتەی کە بودجەی ئێمەیان بڕی ئێمە نەوتمان نەئەفرۆشت لە بازاڕی جیهانە. ئێمە ئەگەر من تەقیمی بکەم مانگی 2 ئەو کاتە بوو کە بنیەی تەحتی نەوتی هەرێمی کوردستانمان تەواو کرد. بۆریەکانی نەوتی هەرێمی کوردستان تەواو بوون و دەستمانە کرد بە تاقیکردنەوەی هەناردەکردنی نەوت. کەواتانی بەغدا لەسەر نیەتی ئەوەی کە ئێوە نیەتان هێنەوت بفرۆشن بودجەی بڕی. پێم وایە کێشەی بینی هەرێم و بەغدا کێشەیەکی سیاسیە و ئەمەی تر هەمووی بیانووە. کێشەیەک هەیە کە ئەگەڕێتەوە فەرهەنگ. بەغدا ئەوێ زاڵ بێ بەسەر کوردستانە. ئێمەش نایەڵین بەغا زاڵ بێتەوە بەسەر کوردستان. ئێمە شەڕمان کردووە، هەموو لایەنە سیاسیەکان شەڕیان کردووە بۆ ئەوەی دەستورێک هەبێت لەم عێراقا کە فێدرالیزم بچەسپێنێت. بۆیە دوو فەرەنگی جیاوازە، ئەوان مرکزیەتیانەوێ، ئێمەش نامانەوێ ئەو مرکزیەتە زاڵ بێ بەسەر کوردستان. بۆ پێش 2014 کە باز لە فرۆشتنی نەود نەبوو، باز لەم زاڵبوونەی بەغدا ناکرا. لە دوای ساڵی 2023 تا 2014 هیچ کێشەیەکی ئەوتۆ لە بینی هەرێم و بەغدا نەبوو بە تایبەتی لەسەر کێشەی بودجە. تەنها لەسەر قسە لەسەر ڕێژەی بودجاکرا لە سا 13 14 خۆی لە ئەسڵا حەڤەیە لێ بڕێ، بەڵام بۆ کە هاتە سەر نەوت ئێوە باز لەواکەن کە بەغدا ئەوێ زاڵ بێ. ئایا تەنها کێشە بەز نەوتەکەیە کە ئێوە ناتانەوێ نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ناوەندۆ بفرۆشێ؟ ئێمە کێشەی هەرێم لەگەڵ بەغدا تەنها پەیوەندی بە نەوت و بودجەوە نییە. ئێمە لە بیدایەتی دامەزراندنی عێراقە نوێیەکەی کە ئەمڕۆ ئێمە تیاین کە ئێمە خۆمان بەشێک بووین لە دامەزراندنی ئەم وڵاتە، ئێمە بەشێکی سەرەکی بووین لە داڕشتن و پەسەندکردنی ئەو دەستوری کە ئەمڕۆ حکومەیە لە عێراقا. کێشەی ترمان زۆرە، کێشەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێممان هەیە چارەسەر نەکراوە، کێشەی هێزی پێشمەرگە هەیە کە هێشتا لە بیدایەتی لە 2023 تاکو ئێستا هیچ جۆرە دامێک بۆ هێزی پێشمەرگە لەلایەن عێراقەوە نەکراوە. کێشەی تریشمان هەیە لە بودجەی حاکمەیە، لە بودجەی پەیوەندی بە نەوتەوە هەیە. ئێمە کێشەکانمان هەمە جۆرن، یەک جۆرە کێشەمانیە لەگەڵ عێراق. بەرپرسیارەتی کورد لە سەرهەڵدانی کێشەکان یان لە چارەسەر نەکردنی چییە؟ ئێمە تەنها ئەوەمان ویستووە دەستور جێبەجێ بکەین، مافە ڕەواکەی خۆمان جێبەجێ بکەین. وەکو وتم هەموو لایەنە سیاسیەکان بە یەک دەنگەوە کاریان کرد بۆ ئەوەی مافی کورد لە دەستوری عێراق بچەسپێنن. ئێمە لە حەدی خۆمان لە دەستور تێنەپەڕیوین. ئەوەی کە ئێمە ویست کردومانە تاکو ئێستا جێبەجێکردنی دەستورە، بەڵام دەستورەکەمان دەستورێکی لامەرکەزیە. دەسەڵات ئەدرێ دەسەڵاتی داوە بە هەرێمی کوردستان، دەسەڵاتی داوە بە ناوچەکانی تر. ئەم فەرهەنگە تەسبیت نەبووە لە عەقڵیەتی برادەرەکانمان لە بەغدایە. بەداخەوە هێشتا بە عەقڵەتێکی مەرکەزی ئیشەکەن و ئەسان حکوومەتی مەرکەز ئەبێ هەموو دەسەڵاتێکی لابێ و هەموو بڕیارێک ئەخیرەن بگەڕێتەوە بۆ خۆیان. کەواتە کورد هیچ بەرپرسیارەتێکی نییە لەسەر هەڵدانی کێشەکانە؟ ئەگەر پابند بوون بە مافی خۆمان، بە دەستوری خۆمان، بە یاساکانی هەرێمی کوردستان سەبەبێکە ئەمە عەفومان کەن، بەڵام ئێمە تەنها دەسەڵاتی خۆمانمان جێبەجێ کردووە.
لایەنەکانی بەغدا باز لەوەکەن کە ئەو کێشەی لە بینی هەرێم و ناوەندا هەیە لەسەر کێشەی نەوت ئەڵێن ئێمە شەهرستانیمان لابرد بۆی کێشەکان چارەسەر بێ ئێوەش هەورامی لابرن دەنگێکی شێ لە ناوخۆ کە داوای لابردنی ئاشتی هەورامیەکە ڕای تۆ چیە لەسرم؟ نازانم سەبەبی لابردنی دکتۆر حوسێن شارستانی چی بوو و چۆن ڕوویدا بەڵام باوەڕ ناکەم لابرا بێت چکەن ئێستش هەر لە بەختایە ئێستش بەڕێزی هەر وەزیرە ئێستش لە هەموو پەیوەندیەک لە بەڵام وەزیری نەوت نییە مە بەسم لەوە نەوت نییە بەڵام لە هەموو کۆبوونەوەیەک لەگەڵ ئێمە کە پەیوەندی بە نەوت و بودجە هەیە بەڕێزی بەشدارە بۆیە من باوەڕ ناکەم بەغدا دکتۆر حوسێنیان لابرد بێت چکەن مەوجودە و لایەن بردووە لە پۆستی وەزارەتی نەوت دەگەلای بردووە لە پۆستی وەزارەتی بۆ بەشدارە لە کۆبوونەوەکانی پەیوەندیدار بە نەوت من لەمە تێناکەم وەکو ڕاوێژکارێ وەک باسی لێوەکەن کە ڕاوێژی پێک ڕاچیە لەسەر لابرنی ئاشتی هەورامی لە کۆبوونەوەی نێوان حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە بەغدا داوای باز لەوە کرابوو کە ئاشتی هەورامی لا ببرێ جەنابەت لەو کۆبوونەوەیە وتبوت ینی لەگەڵ ئەو ڕایانە بوویت و بە برادران وتبوو یا بە بەشداربوانی کۆبوونەوەکە وتبوو کە باز لە لابردنی ئاشتی هەورامی مەکەن ئایا ئەمە بۆ ئەو گەڕێتەوە کە قەناعەتی تەواوت بە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان هەیە ئێستا پەیڕەویەکە دکتۆر ئاشتی دەنگی پێدراوە ئێمە حکوومەتێکی بنکە فراوانمان هەیە هەر حزبە کاندیدی خۆی پێشکەش کردووە کاندیدەکانی خۆی داخڵ کردووە لەناو ئەم حکوومەتە هەر یەکەمان چوینەتە سوێنمان خواردووە دەنگمان وەرگرتووە متمانەمان وەرگرتووە لەلایەن پەرلەمانەوە بۆیە دکتۆر ئاشتیش حزبێک کە بەشێکە لەم حکوومەتە دکتۆر ئاشتی کاندید کردووە وەک وەزیری سامانە سروشتیەکان لە عێراق لە هەرێمی کوردستان پەرلەمانیش دەنگی پێیاوە بەڵام خۆتوانێت وەزیرێ متمانە وەرگێ و دواتر متمانەکەشی لێ بسەنرێتەوە هەر لە پەرلەمان هەموو شتێک پرۆسەی خۆی هەیە کەواتە لە نەبردنی ئاشتی هەورامی پەیوەندی بە ڤیتۆی سەرۆکی حکوومەتەوە نیە پەیوەندی بە هیچ شتێک کەس داوای نەکردووە دکتۆر لە کۆبوونەوەکە نوێنەرانی کورد لە بەغدا داوایان کردووە کە ئاشتی هەورامی لا ببرێ بە وازەحی وا داوایان نەکرد وەکو پرسیارێک پێشکەشکرا و پێم وایە ئەو بەڕێزانەی کە نوێنەرایەتی کورد دەکەن لە بەغدا مەرجعی ئێمە نین ئێمە پەرلەمانی خۆمان دەنگی بە ئێمە داوە کەی ناڕازین لە ئێمە ئەتوانێت سەحبی سیقەمان لێ بکەن بەڵێ لە بارودۆخی هەرێمە بە تایبەتی لە قەیرانی داراییە بژاردەکانی حکوومەتی هەرێم چییە تاکەی ئەم قەیرانە بەردەوامە بێ و ئێمە گەیشتوونەتە ناوەڕاستی مانگی سێ بەڵام تا ئێستا هیچ موچێکی ئەم ساڵ دابەش نەکراوە بژاردەتان چی لە بەردەستایە و چ پلانێکی جدیتان هەیە و سەریع بێ کە ئەم قەیرانە چارەسەرکە خۆی ئێمە بڕیارمان داوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پابند بین بەو ڕێککەوتنەی کە ڕێککەوتنەکەمان لەگەڵ عێراق ئێمە ئەولەویەتی ئێمە ڕێککەوتنە لەگەڵ عێراق ئەولەویەتی ئێمە جێبەجێکردنی بودجەی 2015 کە بووە بە قانون تاکەی ئەوەستن ئێمە ئەو کاتە ئەبێ ینی ئەبێ تەقیمی وەسعەکە بکەین ئێستا حاڵی حاضر لە مەسلحەتی ئێمەیان نییە تاکو 3-4 ڕۆژ لەمە پێش هەرێمی کوردستان 10 ملیۆن بەرمیل نەوتی تەسلیمی سۆمۆ کردووە ئەمە تەنها لە حەقلەکانی هەرێمی کوردستان باسیەوە ناکەم ئەوەی کە لە کەرکووکەوە هەنار دەکراوە تەنها لە حەقلەکانی هەرێمی کوردستان 10 ملیۆن بەرمیل دراوە بە سۆمۆ عێراقیش 200 ملیۆن دولاری داوە بە ئێمە جەنابەت ماستەرت هەیە لە زانکۆی ئەمریکی خوێندوتە تۆ وەرە ئەم حسابم بۆ بکە ئەمە ئەگەر تۆ حسابی کەی واز لە هەموو شتەکانی تر بێنە واز لە بودجە بێنە واز لە ڕێککەوتن بێنە واز لە هەموو شتەکانی تر بێنە تۆ قیمەتی 10 ملیۆن بەرمیل نەوتم بۆ بکە ئەمڕۆ بە 45 حسابی کە بە 45 حسابی کە 200 ملیۆن نیە 200 ملیۆن دلار یعنی ئێمە بە 20 دلار بە بەرمیلی نەوتمان فرۆشتووە بە بەغا ئێتو گۆڕی شەهیدان کێ ئەتوانێت قبولی ئەمە بکە بۆ ئەم غەدرە لە کوردستان بکرێت باش تاکەی ئەوەستن کە ئەزانن غەدرە و لە هەرێمی کوردستانەکرێ تاکەی ئەوەستن تا مانگێکی تر 2 مانگی تر 3 مانگی تر تاکەی چاوەڕێ ئەبن ئێمە ئەبێ بیسەلمێنین کە ئێمە پابند بووینە بەم ڕێککەوتنە ئێمە ئەمانەوێ بە خەڵکی خۆمان بڵین خەڵکی عێراق بڵین تا ئێستا نەتان سەلمانەوە تا ئێستا ئێمە ئەڵین پابند بووینە ئەوە ئەمڕۆ ئێمە گەیشتوینەتە معدلەکەی کە ئێمە ملزمین پێی کە 250,000 بەرمیلە ڕۆژانە بەڵام کە قسە لەگەڵ موچەخۆرێکاکەی ئەو گوێلەوە ناگرێتەوە چەنە ناوتە نردووە ئەو چەنە بودجەی نردووە ئەو موچەی خۆیەوێ ئەو لەو حساباتانە
چەند میلیۆن بەرمیلی نردووە ڕۆژانە چەنە نێری بە چەنە فرۆشە وەڵێ من سێمانە و چەم وەرنەگرتووە ڕاستە کەواتە جوابێکی سەریح بۆ ئەوان تاقی چاوەڕێ بن. ئێمە ئەو کاتە تاکو ئێمە بتوانین لایەنە سیاسیەکان بڕیارێکی بە جورئەت بدەین کە یەکلایی بکەینەوە ئایا تاکەی لەگەڵ ئەم سیستمەی کە لە عێراقا هەیە ئەگونجین تاکەی ئێمە ئەم بودجەیە پابەندە بین پێی و غەدرمان لێ بکرێ و کەی لا ئەدەین لەم ڕێککەوتنەیە کەی ئێمە توانیمان کۆدەنگیەک دروستکەین لە بینی لایەنە سیاسیەکان کە ئەمڕۆ بەداخەواستەکەم کۆدەنگی نییە لە بینی لایەنە سیاسیەکانەوە بە تایبەت لەسەر بابەتە هەستیار و چارە نووسازەکان کەی ئێمە توانیمان ئەو کۆدەنگیە دروستکەین چکە ئێمە هەمومان ئێستا بەشدارین لەم حکوومەتە و بڕیارەکەش ئەبێ هەمومان بیدەین و ئەبێ هەمووشمان مەسئولەتی ئەو بڕیارە هەڵبگرین کەی ئێمە توانیمان ئەو کۆدەنگیە دروستکەین ئەو کاتە ئەتوانین بڕیارێکی کۆدەنگیە لەبەرەوەی هەر لایەنێکی سیاسی بەشداربووی حکوومەت کاگنێشیرفان بارزانی من خۆم جۆم لێ بوایوتووە جەنابەت لە یادی هەڵەبجایەوە دوت کە باس لە مزایدەی حیزبەکانی ترەکەن کەستان بەڕاستەوخۆ بە حیزبێکی تر ناڵێ تۆ بەشداربووی لە حکوومەتە ئەم غەڵەتت کردووە هەمووی بە شێوەیەکی ناڕاستەخۆ باس لە مزایداکە بە حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی جارانی شەوەکە ئێستا لە حکوومەتان ئەم مزایدانە چین بۆ بەڕاستەوخۆ بە یەکتری ناڵێن بۆ تەنها بە ناڕاستەوخۆ یەکتری تۆمەتبارەکەن هەست بە دوو هەڵوێستی یەکەم نامەی وشەی تر بکارێن ئەوم دوو هەڵوێستەیە هەڵوێستێکەیە کە ئێمە هەمومان لە ناو حکوومەتین ئەمانەوێت پێکەوە کێشەکان چارەسەرەکەین و هەڵوێستێکیش هەیە کە لایەنە سیاسیەکان بەعدەجار بە حزبی خۆشمەوە یان قسەیەکەکەن کە زەرەر لە حکوومەتی کوردستانیان زەرەر لە سیاسەتەکانمانیان ئەمە ناخۆشە نابێ ئێمە لە بەردەم بەغایە پشتی یەکتری بشکێنین ئێمە ئەبێ یەک دەنگمان هەبێ بە بەرامبەر بە بەغایە ئەمڕۆ ئێمە سراعێکی جدیمان هەیە لەگەڵ حکوومەتی فێدراڵ وامەی بینن هەندێک دۆستمان هەیە کە وەزیرن لە ناو حکوومەتی عێراق و سەر و کۆماری کوردە و نائیب ڕئیس وزەرای کوردە و چەند وەزیرێکی گرنگمان هەیە کە کوردن ئێمە ئەمڕۆ سراعێکی گەورەمان هەیە لەگەڵ عێراقا سراعەکەش سیاسیە سراعەکەش ئەگەڕێتەوە فەرهەنگێکی زۆر جیاواز لە بینی هەرێمی کوردستان و بەغایە بۆیە ضرورە ئێمە یەکدەنگ بین ئەگەر لایەنێک بەلایەنێک بە حیزبەکەی خۆشمەوە نیگەرانە لە سیاسەتی حکوومەتی خۆمان وەرن ڕاستەوخۆ لە کۆبوونەوەیەکە با مناقەشەی بکەین بۆ کۆبوونەوەی ناکەن کردومانە یەک دوو کۆبوونەوەمان کردووە یەن زیاتر کۆبوونەوەکان بەداخەوە شکلێکی تەشریفاتیان پێوە بووە ئێمە ئەمانەوێ ئێمە کەواتە هەموو حیزبەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پێنج حیزبەکە تۆمەتبارن بەوەی کە یەک ڕێزی ماڵی کوردیان نەپاراستۆ ئەبێ ئێمە هەمومان بەرپرسین لەوەی کە ئێمە ئەبێ ئەم یەک بەڵام بەرپرسیارن ئێستا خۆتەزانی قەیرانەکە دۆ خێرەمی کوردستان زۆر خراپ بوو هیچ تا ئێستا ئاسۆیەکی ڕوون بەدی ناکرێ و هیچ بڕیارێک نەیراوە کە هەرێمی کوردستان سیاسەتی نەوتی بێیان پەیوەستیمان بە ناوەندەوە بەرەو چۆ ئەڕوە کەواتە حیزبەکانی هەرێمی کوردستان هەمویان تۆمەتبارن لە کۆبوونەوە لەگەڵ میدیاکانی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت لەوێ بوو جەنابەت لەوێ بووی وەزیری داراییش لەوێ بوو کە سێ حیزبی سەرۆکی هەرێمی کوردستان هەرسێکتان قسەتان کرد باستان لە مزایدە کرد کە حیزبەکانی تر مزایداکەن لە ناو حکوومەت بە شێوازێک قساکەن لە دەرەوە بە شێوازێکی تر قساکەن ئایا نوێنەر ئێم حیزبانە بە سەرۆکی حکوومەت و جەنابەت و وەزیری داراییشەوە نوێنەری ڕاستەقینی حیزبەکانیان نین کە سایەتی تر هەن لە پشتی ئەمانەوە کە بڕیارێن ئایا ئەوانەی کە لە حکوومەتان خۆیان بڕیار بەدەستن پێم وایە هەڵەیەکی نەبوونی هەماهەنگی هەیە لە نێوانمان ینی ئەو بە وازەحی بۆمان ڕوون بوو کە لەگەڵ پەرلەمەنتارە بەڕێزەکانی خۆمان لە بەغدایە کۆبووینەوە ئالێتێکی گونجاومان نییە بۆ ئەوەی معلومات ئاڵوگۆڕ بکەین بۆیە ئەبێ زیاتر ئێمە بەشێکی ئەکەوێتە سەرشانی ئێمە کە هەموو لایەنەکان ئاگادار بکەینەوە لە سیاسەتەکانمان لە پێوەرەکانی بەرەو پێشچوونی سیاسەتەکانمان ڕنگ بێ هەندێک وەزیر کە لە ناو حکوومەتەکە بێ نەتوانێت قەناعەت بە تەواوی حزبی خۆی بکە بۆیە پێویستە ئێمە هەندێک وەزیر وەکو چ وەزیرێک وەکو چه حیزبێک بۆ ڕوونین بە ئاشکرا بڵێن فلانە حیزب فلانە نوێنەریان لە حکوومەتە ئێمە بڕیارماندا ئێمە گەر ملاحەزەتان کردبێت لەم مانگی ڕابردووە یان لە مانگی پێشووە لەگەڵ پەرلەمەنتارەکانی خۆمان لە بەغدایە کۆبووینەوە لەگەڵ پەرلەمەنتارەکانی خۆمان لە هەرێمی کوردستان کۆبووینەوە لەگەڵ قیادەی حزبە سیاسیەکانە کۆبووینەتەوە لەگەڵ ڕاگەیانکارەکانی کوردستانیشا کۆبووینەتەوە بەس ئێمە ناتوانین بە یەک کۆبوونەوە هەموو کێشەکان چارەسەر بکەین ئەبێ ئەم جۆرە پەیوەندیە بەردەوام بێ و ئێمەش بڕیارمانداوە ئەم جۆرە پەیوەندیانە بەردەوام بن پرسیارێکم کرد وەڵامەکەم دەست نەکە و
ئەو کەسانی کە لە حکومەتان وەزیرەکان سەرۆکی حکومەت جێگری سەرۆکی حکومەت ئایا نوێنەری ڕاستەقینی حیزبەکانیانن بڕیار بەدەستن لە کۆبوونەوەیەکە کە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە ڕاستەوخۆ توان بڕیار بن یا ئەبێ بگەڕێنەوە بۆ حیزبەکانیان و دواتر وەڵامی ئێوە بنەوە پێم وایە هەر حیزبە تایبەتمەندی خۆی هەیە و هەر حیزبەکەی ئێمە خۆتزانی وەزەکەی چۆنە حیزبێکی زیندووە بەڵام پێم وایە تا ڕادەیەک دەسەڵاتێکیان داوە بە بن و وەزیرەکانی سەر بە یەکەتی بۆ ئەوەی سیاسەتی یەکەتی لە ناو چوارچێوەی سیاسەتی حکوومەتە جێبەجێ بکەین وەکەی پێویستیشی کردووە من بەرپرسەکانی یەکەتی نیشتیمانی کوردستان ئاگادار کەمەوە لە سیاسەتەکانمان کردومە بەڵام ئەبێ بەردەوام بین ئەبێ دیسانەوەیە ئەمە ئەبێ ئالیەتێکی گونجاوتر بدۆزینەوە بۆ ئەوەی هەم لەگەڵ حیزبەکان دائما لە پەیوەندیا بین هەم لەگەڵ خەڵکی خۆشمان لە پەیوەندیا بین ئێمە یەکێک لە نوقسانیەکانمان ئەوەیە کە نەمانتوانیوە بە باشی پەیام و ڕۆئیا و سیاسەتی خۆمان بە هاوڵاتیەکانی خۆمان بگەێنین ئەمە قورسە دۆزینەوەی ئالیەتە قورسەوە ناکرێت وڵات تا ئێستا نەکراوە ئێمە هەوڵێین ئالێتێکی باشتر بدۆزینەوە و دائما لە پەیوەندیا بین ئەو مەسلەی ئاڵوگۆڕی معلومات لەسەر شانی ئێمەیە ئایا لایەنەکان چی لەو معلوماتە ئەکەن باوەڕی پێەکەن قبولیەکەن ئیهمالیەکان ئەوە لە دەستی ئێمەیان نییە وەکو حکوومەت ئەوە لە دەستی ئەو بەڵام ئێوە ئەتوانن وەکو حکوومەت یان کە ئاماژە بۆ خەڵکی ڕوون بکەنەوە کە چ لایەنێک لە حکوومەتە نایەوێ یەک ڕێزی ماڵی کورد یەک بێ یا کورد یەک دەنگ بێ بەرامبەر بەغدا تا ئێستا ئەمەتان نەکردووە تەنها باز لەواکەن کە ئالیە نییە بۆی لە نێوان حیزبە کوردستانیەکانە گفتوگۆ بکرێ وەکو وت زانیاری ئاڵوگۆڕ بکرێ ڕایەکی هاوبەشیان هەبێ ئێمە حکوومەتێکی بەنکەفراوانمان هەیە هەموو حیزبەکان لەناو ئەم حکوومەتن و ئێمە لە کۆبوونەوەکانی خۆشمانە مناقەشەی جدی ئەەکەین گلەی و ڕخنە لە خۆمانەگرین بەس من نایەمە سەر تەلەڤیزیۆن بڵێم فلان وەزیر ئەبوایە وای بکردایە فلان حیزبە ئەمەی نەکردایە ئەمە مەسئولانە نییە ئەمەش ئەبێتە بەشێک لەو مزایدەی کە من ئەمەوێ لە ناوی بەرم لەم کوردستانەیە چۆن لە ناوچێ مزایدێ بە بەرپرسیارەتی بە مەسئولیت هەست بە مەسئولیت بکەین هەست بە نیشتیمان پەروەری بکەین لەم دۆخەیە کە ئێمە ئەمڕۆ لە شەڕێکین لەگەڵ داعش لە کێشەیەکی قوڵی سیاسیین لەگەڵ بەغایە ملیۆنێک و نیو ئاواریان ڕۆیان لە هەرێمی کوردستان کردووە کە بارگرانیەکە لەسەر توانە و قووەتی حکوومەت بۆ ئەوەی خزمەتیان پێ بگەێنین سەرڕای ئەوە سیستمی ئیداری خۆشمانمان هەیە و تەراکوماتی کێشەکانی نێوخۆی خۆمانمان هەیە بۆ ئەمە کێشەی جدین و کێشەکەش نابێ هەموو ڕۆژێک لە فەیسبووکە کێشەکان بڵاو بکەینەوە ئالێت ڕێگا هەیە بۆ گەیاندنی گلەیی فەیسبووک ڕێگا نییە هەر کەسێ بۆ خۆی پۆستێکە خاتە سەر فەیسبووک پەرلەمەنتارێکە بەرپرسێکی حیزبێکە ئالێت هەیە تەلەفۆنمان هەیە کۆبوونەوە هەیە وەرن کێشەکانی خۆمان ڕوبەڕوو یەکتری باسکەین و چارەسەریان بکەین بڵاوکردنەوەی ئەو لە تۆڕە کۆمەڵایەتەکان کە پەرلەمانتارە یا وەزیرایکە ئەمە بەشێک نییە لە شەفافیت بۆی بزان لە وڵاتە چێگوزەرێ بۆ حەزەکان دایمە بچنەوە ژوورە داخراوەکان بۆ یەکەم هەنگاو ئەبێ فەیسبوک بێ بۆ ڕاستۆ خۆجارێ نایەن کاقوبات جێگیری سەرۆکی حکوومەتی ئەرێ ئەم شتم دۆزیوەتەوە ئەم مەلەفم دۆزیوەتەوە ئەم کتابم دۆزیوەتەوە چییە بۆم ڕوون ناکەیتەوە ئەوە گریمان ئەوان نیاکرد خۆمی دیا زۆرێکە ئێمە وەکو NRTS بەردەوام لەسەر سەرفکردنی داهاتی نەوتی هەرێمی کوردستان بەڵگە بڵاوەکەینەوە بڵێ لەم چەند ڕۆژەی ڕابردوودا باسمان لەوە کرد کە 46 میلیۆن دلار سەرفکراوە بۆ مۆزەخانەی ئەنفال لە هەرێمی کوردستان ئێستا نە مۆزەخانەکە دیارە و نە کەسی شەڵێ پارەکە لای منە یعنی دەیانی ئەمە ڕۆژانە بڵاوەکرێتەوە ڕاستە بەس ئێوە بەنی من لێرە ئەمێ دەستخۆشیەکتان لێ بکەم هەواڵێک بڵاو کرایەوە ماوەیەک لەمە و پێش ئێوە پەیوەندیتان بە وەزارەتی سامانە سروشتیەکان کرد داوای ڕوونکردنەوەیەکتان لێکردن ڕوونکردنەوەیەکیان بۆ ناردن لەسەر ئەم بینی کۆریەکە و زۆر بە جوانی بابەتەکەتان تەختیە کرد ئەوە بەرپرسانە ئێوە مامەڵەتان لەگەڵ وەزعەکە کرد مزایدەتان نەکرد بەمەیکە ئەمە واو ئەمە کێشەیە و جەریدەیەکی کۆری لێرە وایڵ ئێوە چوون بۆ مەزدەری معلوماتەکە و چوون بۆ مەزدەری حکوومەتەکە و بە وجدانی خۆتان هەواڵەکەتان بڵاو کردەوە ئەمە نیشانەی سربەخۆیی خۆتانە کە ئەمە بدەستخۆشیتان لێ بکەم کە یەکێک لە تاکە کەناڵی ئاسمانی سربەخۆی ئەمڕۆ ئێوەن هیوادارم ئەوها بمێننەوە هیوادارم ئێوە وەکو NRT هەمان مەسافتان هەبێت لە بینی هەموو حیزبەکان
نەبن بە ئۆپۆزیسیۆن نەبنەوە بە کەناڵێکی نەبنەوە بە کەناڵێکی ئۆپۆزیسیۆن نەشبن بە کەناڵێکی دەسەڵات ببن بە کەناڵێک کە ڕاستۆخۆ وەک خۆی شتەکان بڵاوکاتەوە هەندێک کەناڵی ترمان هەیە لەم کوردستانە خۆی بەسەر بەخۆدا ئەنێ بەڵام سەر بەخۆ نییە بە تەختەی هەواڵەکانیان دیارە کە سەر بەخۆنین کێشەیەک لە سلەیمانی ڕۆ ئەیە شتەکە وا گەورە ئەکەن وەکەوەیە هەموو بەشەکانی تری کوردستان شامی شەریف بن هیوادارم ئێوە بتوان ئەم سەر بەخۆی خۆتان بپارێزن بینەوە سەر مەسلەی نەوت لەم چەند ڕۆژەی ڕابردووە سندوقی داهاتە نەوتەکان پەسەند کرا و خرا سەر ئەنجومەنی وەزیران ئایا ئەم سندوقە بۆ داهاتی لەمە دوایە یان حساباتی ڕابردووشی ئەچێتەوە ئەوێ چی سرف کرا و چی هاتۆتە هەرێمی کوردستانەوە ئەوەی کە هاتووە بۆ هەرێمی کوردستان و سرف کراوە هەمووی بە مرتەبی و بە تەفاسیل تەسلیمی هەموو ئەندام پەرلەمانی کوردستان کراوە ئەمە شتێک نییە کە ئێمە شار دەبێتمانەوە بە تەفاسیل دراوە بە هەموو پەرلەمانتارەکان پێم وایە پەسەندکردنی پرۆژەی یاسایی سندوقی داهاتی نەوت هەنگاوێکی گرنگە هەنگاوێکە کە ئەبوایە زووتر بکرایە بەڵام ئێستا کراوە دەستخۆشی لە پەرلەمانتارە بە ڕێزەکانەکەم و ئەمەشی تر ئەبێ بە هەنگاوێکی تر لە پەرەپێدانی سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان هەم بۆ شەفافیت باشە هەم بۆ یەکخستنەوەی یەکگیرفانیە لە حکوومەتەکەیە تاکو ئەو داهاتەی کە یێتە ناو حکوومەت شێوازی خەرجکردنەکەشی بە پێی بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بێت داهاتانەی کە حکوومەتی هەرێم هەیەی بە تایبەتی داهاتی نەوت تۆ پێدوانی وەزارەتی سامانە سروشتیەکان حکوومەتێکی ترە لە ناو حکوومەتە لە چه حکوومەتێکی ترا هەیە لە دەرەوە کە پارە لای وەزارەتی سامانە سروشتیەکان بێ لە باتی وەزارەتی دارایی وەزارەتی سامانە سروشتیەکان بڕیار بە کە پارە بچێتە سەر حسابی وەزارەتی دارایی ئەم شێوازەتان لە کۆ هێناوە لە چه حکوومەتێکی ترا هەیە وەزارەتی سامانە سروشتیەکان دەسەڵاتی ئەوە نییە پارە بخاتە سەر هیچ شوێنێکیان پارە بۆ هیچ شوێنێک سەرفکە لیژنەی باڵای نەوتوغازی هەرێمی کوردستان هەیە بەڵام باڵای نەوتوغازە بڕیارەدا وەزیری سامانە سروشتیەکان بڕیارەکە تەنفیزیەکە ئەنجومەنی باڵاش ڕئیس وزرایە نایب ڕئیس وزرایە وەزارەتی دارایە وەزیری پلاندانانە وەزیری سامانە سروشتیەکانە بەڵام لاخیرە حسابەکە لای وەزیری سامانە سروشتیەکانە بۆ لای وەزارەتی دارایی نییە بالیژنەکە هەبێ تەنفیزەکە وەزارەتی دارایی بێکە لە هەموو حکوومەتێکە لە هەموو کابینەیەکە ئەو حسابان هەموو ژمێریارەیەکی حکوومەت لای وەزارەتی داراییە بالیژنەکە هەبێ بەڵام بۆ تەنفیز وەزیری دارایی نییە بەشێکی کێشەکە ئەگەڕێتەوە کێشەی ئێمە و بەغا ئێمە لە زمانێک کە ڕەنگ بێت نەمانویست بێت هەموو شتێک بە بەغا بڵێن بەڵام ئێستا ئەمڕۆ ئێمە سیقەمان بە خۆمان هەیە بە سیاسەتی خۆمان هەیە و بۆیە ئێستش ئێمە ئەمانەوێ پرۆسەکە بەردەوام پەرەی پێبین بەڵێ لەم ماوەی ڕابردووە دۆکومنتێک بڵاو کرایەوە کە بڕی 1 ملیۆن دۆلار بۆ نووسینگەی جەنابە سەرف کراوە بۆ ڕاوێژکاری قسە چیە لەسەر ئەمە والله ئەمەش یەکێک لەو حاڵەتانە بوو کە پێم وایە میدیاکان زۆر لە حەدی خۆی زەقتریان کرد یەکێک نەهات لێم پرسێرێ قوبات ئەمە چییە یەکێک نەهات لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەمە چییە ئەمە بۆیە ئەمە ئەنجومەنی باڵای نەوتوغاز ئەمە طبعا بڕیارێکی تریش هەیە ئەمە ئەمری تەنفیزکردنی بڕیاری ئەنجومەنی باڵای نەوتوغازە کە بڕە پارەیەک تەرخان کراوە بۆ ڕاوێژکاری کە ئێمە ئەمڕۆ لە کوردستان پێویستمان بە هەندێک خبرە هەیە کە ڕەنگ بێ لە کوردستانان نەبێ ئێمە ئەمڕۆ لە کێشەی داراییان لە کێشەی ئیداریین ئێمە کێشەیەکی ئیداری زۆر گەورەمان هەیە حکوومەتەکەمان حکوومەتێکی زۆر کاران نییە من لێت ناشارمەوە سیستمێکی حکومڕانیمان هەیە لە کوردستان کە پێویستی پیاچوونەوەیەکی سەرتاسەریە چ لە کارەباوە بیگرە لە شێوازی دانانی بودجەوە بیگرە لە شێوازی سەرفی بودجەوە بیگرە لە پیاچوونەوەی سیستمی میلاکاتەوە بیگرە و ئێمە بۆیە پێویستە بۆ هەندێک لەم کێشانە کە پێم وایە لە حەجمی توانای خۆمان گەورەترە پێویستمان بە ڕاوێژکاری بیانی ڕاوێژکارە هەیە نەخێر شوێنانی تر ڕاوێژکاری تری هەیە لە هەر لە وەزارەتی داراییەوە بیگرە کۆنە وەزیری دارایی لوبنان و تیمێکی دۆکومنتەکەی تۆیەتە دەرەوەوانی تر ناتە دەرەوە ئەوە لەو کەسە پرسە کە دۆکومنت دزەی بە دۆکومنتەکە کردووە دیارە نیەتێکی سیاسی پێوە بووە بەڵام من ئەمێ هاوڵاتی دڵنیا بکەمەوە هیچ شتێکی نایاسایی نییە هیچ شتێکی غەدرێک لە هیچ کەسێک نەکراوە بەعکسەوە ئەم ڕاوێژکارانە نەهاتوون یارمەتی قوبات تاڵەبانی بن بە دوای ڕاوێژکارە گەڕین بۆ ئەوەی یارمەتی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵک لەسەرەوەی کە لەم کاتەیە کە قەیرانی دارایی هەیە و
پارە نییە بۆ ملیۆنە دۆلارەکە سەرفەکرێت. بەڵێ اینجا طبعا ئەوە ڕێگا درراوە بۆ ئەوەی تا ملیۆنێک سەرفکەینەوە نەیعنی لە یەک دقەیە ئێمە 1 ملیۆن دلارمان سەرف کردووە بۆ یەک ڕاوێژکار. ئێمە تاکو ملیۆن دلارێکمان هەیە بۆ ئەوەی بە دوای هەندێک ڕاوێژکار هێشتا سەرفمان نەکردووە. لە سەرفی مەکەن خەیرانێ. ناوبڕێکی کورد وەرەگرین و ئەگەڕێنەوە. دووبارە سڵاو. کاق و با زۆر قسەمانە سەرنەوت کرد، بەڵام ئەمەوێ یەک پرسیار بکەم کە بە تەواتی وەڵامەکەیم دەستکەوێت. سیاسەتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان فەشەلی هێناوە؟ سیاسەتی نەوتی حکوومەتی هەرێمی کوردستان فەشەلی نەهێناوە. با پێت بڵێم بۆ ئێمە ئەمڕۆ لە کوردستان خاوەنی بنیەی تەحتیەکی نەوتی خۆمانین. ئێمە وەختی خۆی بەغای وت نەوتان نییە، چوین شەریکاتمان هێنا. بەغا دوای وتی شەریکەکانتان بچووکن ئەلووجن بە کەڵک نایەن، ئێمە دوای چوین گەورەترین شەریکەی دنیامان هێنا ئەمڕۆ لە کوردستان ئیشەکەن. ئەمڕۆ نزیکەی 50 شەریکە لەسەر 37 کێڵگەی نەوت حەقی نەوتا ئیشەکەن لە 23 وڵاتەوە هاتوون لە کوردستانە ئیشەکەن. وتیان نەوتان نییە ئیسپاتمان کرد نەوتمان هەیە. وتیان ناقانونیە شێوازی گرێبەستەکانتان غەڵەتن، ئەوە فەرموو بەغا خۆی خەریکە پیاچوونەوە ئەکا بۆ گرێبەستەکانی خۆی تاکو وەکو گرێبەستی شەراکەت یان هەبێ وەکو ئەوی کە چۆن ئێمە لە کوردستان هەمانە. فەرموو ئەوە هاتن نەوتمان دۆزیەوە، وتیان ناتوانن هەنار دەیکەین. لە ماوەیەکی زۆر کەمە توانیمان بنیەی تەحتیەکەی خۆماندانین بۆ ئەوەی ئەمڕۆ ببین بە ساحب کەرتی نەوتی هەرێمی کوردستان. ئەو ڕۆژەی کە ئێمە هەموو ئەمەمان تەسلیمی عێراق کردەوە و کلیلی کەڵگەکانی نەوتی کوردستانمان تەسلیمی عێراق کردەوە، ئەو ڕۆژەیە کە ئێمە سیاسەتی نەوتی کوردستان فەشەلە هێنێ. تاکو ئێستا ئێمە لەسەر وعدەکانی خۆمان بووینە، توانیومانە کەرتێکی نەوت دامەزرین لە کوردستان. ئەوەی کە ئێستا ماوە بیکەین کە شتێکی زۆر گرنگە ئەوەیە کە وا بکەین ئەم نەوتە ببێ بە مای خێر بۆ خەڵکی کوردستان. پرسیاری خەڵک ئەمەیە، مانگێکی تر، دوومانی تر، ساڵێکی تر، 2 ساڵی تر وەڵامێک بن بە خەڵک کە تاکەی چاوەڕێ بن. ئێمە تاکو ئێستا چاوەڕێ بووینە لەگەڵ عێراقا ڕێکەوین و ئەولەویەتی ئێمەش هێشتا ئەوەیە تاکو ئەو کاتێکی ئێمە ئەتوانین چاوەڕێکین. بەڵام ئێستا ئەوە مانگی سەیە و ئەوەی کە بۆ 2015 داویانە بە ئێمە بەڕاستی هەر غەدرە لە میلەتەکەی ئێمە. بزانین مەرحەلەی داهاتوو عێراق چیمانە دەنێ. ئەمە دیسان ئەگەڕێتەوە فەرهەنگێک تاکو ئێمە تاکو بەغا بە میزاج ئیشکا لەگەڵ ئێمە بە زەوقی خۆی بە کەیفی خۆی پارەمانداتێ، ئێمە هەمیشە برا بچووکەکە ئەبین، حەلەقە لاوازەکە ئەبین. بۆیە ئێمە پلانی دووەمتان تورکیا، پلانی دووهەممان هەیە. تورکیا ئێمە 2014 ئیسپاتمان کرد نەوتی هەرێمی کوردستان لە بازاڕی جیهانە فرۆشرا، بە سعری بازاڕیشا فرۆشرا. ڕاستە لە بیدایەتە ڕەنگ بێت تووشی هەندێک کێشە بوو بێت، بەڵام دوای کەوتە سەر سکەی خۆی. بەغا لە مانگی دووە پارەی ئێمەی بڕی، بەڵام ئێمە توانیمان موچەی خەڵک دابینکەین بۆ 2014. ڕەنگێک مانگێکیان دواکەوت بێ، بەڵام هەر کردمان بە حاڵ و بە سواڵ و بە هەماندووبوونە توانیمان شتێ بکەین. بەڵام بۆیە ئیسپاتمان کردووە ئەتوانین بگەڕینەوە، ئەتوانین ئەو دەرگایە بکەینەوە جارێکی تر. بەڵام تاکو ئێستا بڕیاری حکوومەتی کوردستان ئەوەیە لەگەڵ بەغایە ڕێکەوین. بەڵام کەی ئەگەر بەغانە بوو، ئەگەر بەغانە بوو تورکیا دنیا هەیە، بازاڕی جیهان هەیە. بەس ڕێکەوتنێکی وزەتان لەگەڵ تورکیا هەیە. بەڵێ هەمانە. کەواتە بەبێت تورکیا ناتوانن نەوتی هەرێمی کوردستان بفرۆشن. تا ئێستا ناتوانین. کەواتە ئەگەر بەغانە بوو تورکیا ئەبێت تورکیا ڕێگایە بۆ فرۆشتنی نەوتی خۆمان و تورکیاش هاوکاری هەرێمی کوردستانی کردووە پێشتر و پێم وایە ئامادەش لە داهاتوو. بەڵێ گەر قسە لەسەر بەرەکانی شەڕ بکەن لە هەرێمی کوردستانە، زۆر جار قسە لەسەرەوە کرێت کە لە بەرەیەکە بۆ بەرەیەکی تر لە جەلەولاوە بۆ شنگال جیاوازی هەیە. بە تایبەتی ئەمە لە میدیای حیزبەکانە زۆر ڕەنگیاوەتەوە. پێشمەرگە لە جەلەولا شوێنێک کۆنتڕۆڵە کاتەوە لە بەشێک لە میدیاکانە نابێ بە هەواڵ. پێشمەرگە لە شنگال پێشڕەویەکە لە بەشێکی تر لە میدیاکانە نابێ بە هەواڵ. ئایا ئەمەش پەیوەندی بە سڕاعەتی نێوان حیزبەکانی هەرێمی کوردستانەوە هەیە؟ زۆر بەداخەوە ڕاستە وا تەختیە کراوە و بەداخەوە وایە پێشمەرگەیە، پێشڕەوی پێشڕەویە، شکستە و ئێمە ئەبێ بە یەک چاوسەیری ئەم وەزع بکەین. بەڵام حیزبەکەی ئێوە بۆ نایکە، تۆ لە حیزبەکەی خۆتەوە دەست پێکە بۆ نایکە. ئەوە ئەبێ لە بەرپرسانی حیزبەکەی خۆما بپرسین. بەڵام ئەگەرەوەی کە من تەقیمی وەزعەکەم کردبێت بە پێم وایە حیزبەکەم ڕەنگ بێ کەمترین تاوانبار بێ
لەو ڕوانگەیەوە ڕنگ بێ زەقیەکی دابوو بێت بە شەڕێک بەرامبەر بە شەڕێکی تر کە پێم وایە ئەوە شتێکی ناڕاستە. ڕای حیزب یەکێتی چییە لەسەر یەخستنەوەی هێزی پێشمەرگە بەتایبەتی هێزەکانی 1970؟ ڕای یەکێتی ئەوەیە شتێکی زۆر زەرورە ئەمە وەختی خۆی هەواڵ مامجلال لەگەڵ کاک مەسعود لەسەر ئەمە ڕێککەوتون. ئەی بۆ ئێستا ئەبێ بکرێت و ئێمە لەم کابینەیەش هەنگاوی باش ئەنین تەمان هەنگاوی باش نراوە تاکو ئێستا 12 لیوامان هەیە لیوای مشتەرەکمان هەیە کە لیوای حکوومەتی هەرێمی کوردستانن بەس ڕاستە هێزی هەفتامان ماوە هێزی هەشتاشمان ماوە ئەبێ ئەمانش بەرەبەرە نەمێنن ئێمە ئەبێ هێزێکی نظامیمان هەبێ ئەوەی کە بۆمان دەرکەوتووە لەم شەڕەی کە تووشی بووینە ئەوەیە کە ئێمە قارەمانی زۆر گەورەمان هەیە لەم کوردستانە ئەم بەڵام هێزەکەمان ئەبێ بەرەو هێزێکی نظامی ببین و ئەمەش بە ڕۆژێکیان دوان ناکرێت ئەمە ئاسانیش نابێت. لە دوای ساڵی 2023ەوە کە بەتەواتی فیدراڵی چەسپاوە لە هەرێمی کوردستانە بۆ تا ئێستا نەکراوەوە بۆ دواخرا 12 ساڵ ئەچێت دوا کەوتو ئەبواە بکرای و ئەش پێ بکرێت وە پێم وایە ئیرادە هەیە بۆ ئەوەی ئەمە بکرێت. بۆ بە ئاشکرا باس لەوە ناکرێت کە ڕێگرەکان چینیا چێ ڕێگرە چه حیزبێک چ کەسایەتێک ڕێگرە لەم پرۆسێ بەخۆ باوەڕ ناکەم کەسێک هەبێ یان حیزبێک هەبێ کە ڕێگر بێت لە پرۆسەکە پرۆسێکی ئاڵۆزە تۆ لەلایەکەوە ئەبێ هێزەکان یەک خەیتەوە لەلایەکەوە ئەبێ بەرەو نظامی بوونی بەریت ی تریشەوە ئەبێ سیاسەتێکت هەبێ بۆ داخڵکردنی کەسانی تازە لەناو کولیەی ئەسکەریەکانمان لە نێو بڵین هێزی پێشمەرگەی نوێی کوردستان بە تیپە جیاجیاکانیەوە هەنی ئەمە پێویستی بە جۆرە هاوکاریەکە کە ڕنگ بێ دیسان یەکێک لەو شتانەیە کە خۆمان بە تاقی تەنیا ڕنگ بێ پێمان نەکرێ پێویستمان بە خیبرەیە عێراق ئەم تەشکیلە نوێی عێراق خۆیان نەیان کرد ئەنواعی وڵات بەشدار بوون ملیاردەها دۆلاریان سەرف کرد اینجا ئەو هاترچوون ئەنی بۆیە ئەمە گەڕێمەوە سەر پێویستی بە هەندێک جار پێویستمان بە ڕاوێژکاری بیانی هەیە تۆ وازای ئەم دووبەیە کێ دووبەی کرد بە دووبەی ڕاوێژکاری بیانی هاتن هاوکاری دووبەیان کرد بوو بە ئەم دووبەی ئەمڕۆ تەنها بەبوونی ڕاوێژکار ئەبێ لایەنەکە ڕاوێژەکە قبولکە ڕاوێژەکە جێبەجێ بکە ئەوەش بەشێکی ترە بەشێکی لەسەر شانی خۆمانە بەشێکی لەسەر ئەوەی کە بتوانین خبرەیەک پێیاگەی کێ کێشەی کارەبای چارەسەر کرد لە تورکیا خۆ تورکەکان بە خۆیانەوە نەبوون لەگەڵ بانقی نێودەوڵەتی لەگەڵ ڕاوێژکاری بیانی ئەمە ڕاوێژکارمان هەیە و کێشەی کارە باشمان هەرە بەس تازە توینە ڕاوێژکاری پسپۆرمان هێناوە بۆ بواری کارەبا کەواتە لە چەند ساڵی کارەبا حەلەبێگەر بکە ڕاوێژکارمان زۆر ئاسان نییە چارەسەرکردنی کێشەی کارەبا بەم شێوەی کە ئێستا هەمانە ئاسان نییە ئەبێ هەندی سانەگەڕێتەوە جورئەت ئەبێ بڕیاری بە جورئەت بین ئایا حکوومەت باشترین ئالیەتە بۆ بەرهەمێنانی کارەبا بۆ گواستنەوەی کارەبا بۆ تەولیدی کارەبا و بۆ کۆکردنەوەی داهاتی کارەبا ئەمە پرسیارێکە تو سەیری مۆدلی وڵاتانی ترکەی ئەو مۆدلێکی سەرکەوتو نییە کە ئەم هەموو کەرتە بەدەست حکوومەتا بێ بەعکسەوە ئێستا زۆر وڵات هەیە کە تەولید و گواستنەوە و کۆکردنەوەی داهاتی کارەبا لە کەرتی تایبەتایە ئێ باشە بۆ ئێمە ناتوانین شتێکی ئاوها بکەین بۆ ئاگاداریت ئێمە بیر لەمە ئەەکەینەوە خەڵکمان هێناوە هەندێک لەو ڕاوێژکارانەی کە هاتوون کە هاوکاری نووسینگەی جێگیری سەرۆکی حکوومەتەکەن لەسەر کارەبا ئیشەکەن نەک بۆ شتی چارە نووساز کار ئیشەکەین بەس بۆ ئەمەتان نەوتووە یانی کەسلی نەپرسیوین من نەمزانی ئەمە شتێکی ئەو بڵاو بۆەوە بە نیەتێکی ئەوەندە ناشرین بڵاو بووەوە بە شێوازێکی ئەوەندە ناشرین بڵاو بووە بەڕاستی من بڕیارمدا من خۆم هەر باسیشی ناکەم چکن بە نیەتێکی خراپ بڵاو بووەوە ئەگینا ئەمە یەکەم ڕاوێژکاری نییە بێ بۆ هەرێمی کوردستان چەندەها ساڵە ڕاوێژکاری بیانی لە هەرێمی کوردستانە ئیشەکەن بەس بۆ هی ئەمە ببێ بە هەواڵ دیارە شتێکی لە پشت بووە ئەو شتە چێکە لە پشت خۆت لە من عاقڵتری و ئەتوانی خۆت باشتر تەحلیلی ئەوەی بکە ئەمە چی لە پشتەمە بووە بەڵێ بینە سەر دۆخی یەکێتی نیشتمانی کوردستان یەکێتی نیشتمانی کوردستان هەر لە سەرەتای دامەزرانیەوە لەسەر ڕەتکردنەوەی بنەماڵە دامەزرا و باوکیشت لە سەرەتای ژیانی سیاسیەوە دژی حکومی بنەماڵە بوو تۆ پێت ئاساییە کە یەکێتی بێ بە حیزبێکی بنەماڵە کە هەنێک جار لە ناو خودی یەکێتیە قسە لەسەر ئەماکرێ یەکێتی حزبی بنەماڵە نییە حزبی بنەماڵش نابێت هەر کەسێک کە
ناوڕۆکی یەکێتی ئەزانێ و سیاسەتەکانی یەکێتی ئەزانێ کە ئەمە نە لە فەرهەنگی یەکێتیایە نە سیاسەتی یەکێتیە نە کادرەکانی یەکێتی ئەمە قبوڵەکەن. تۆ وەکو کوڕی تاڵەبانی بڵێ کە ئێستا پۆستی جێگری سەرۆکی حکوومەتت هەیە کە بەرزترین پۆستی حکومیە یەکێتیە لە ناو کابینەی تازەیە، ئایا تۆ وەکو ئەگەر کوڕی تاڵەبانی نەبوویتە ئەو پۆستە دووەرەگرت، ئایا بەهۆی لێهاتووی خۆتەوە ئەو پۆستە دووەرگرت و یان لە بەرەوەی کوڕی تاڵەبانیت؟ خۆ من ئەمە یەکەم پۆستم نییە لە ناو حکوومەت. من لە مانگی یەکی ساڵی 2000ەوە لە ناو حکوومەتە ئیشەکەم، لە ناو نوێنرایەتی یەکێتی و ئیدارەی سلەیمانی لە ئەمریکا کارمە کرد. ئێوە تاکو ئێستامە چەند ساڵە بەڵام لە نوێنەرایەتی حکوومەتەوە لە وڵاتێک بۆ جێگری سەرۆکی حکوومەت دووهەم پۆستیشم نییە. دوای ئەوە من گەڕامەوە بووم بە سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و بە دوواداچوون لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران. 2 ساڵ لەوێ کارم کرد. ئەنجا حزبەکەم بە باشی زانی من بکا بە جێگیری سەرۆکی حکوومەتی خۆی لە ناو حکوومەتەکەیە. خۆ من نەچوون پێداگیری بکەم و ئیلا بیلە توڵە ئەبێ من حزبەکەم منی کاندید کرد. هەموو باڵەکانی حیزبەکەت لەگەڵەوە بوون کە تۆ ئەو پۆستەوە تو ئەبێ لە هەموو نازانەوە هەنێکیان سەرواکان لێت بەس لەبەرەوەی کوڕی تاڵەبانی بۆ دەنگمان پێیاوە. تۆ ڕائەچێ لەسەرەمە؟ من حەزمە کرد لەبەر کەفاەتی خۆم دەنگیان بە مندا بواە، بەڵام هەر چۆنە بێت لەبەر کوڕی تاکوڕی هەر دەنگی پێداوم. ینی من خۆم فەرز نەکردووە، کەس منی فەرز نەکردووە. تۆ لە ئەدای خۆت ڕازی لە ناو حکوومەتە؟ من لە دڵسۆزی خۆم بۆ کارەکەی خۆمان ڕازیم. ینی من ئەتوانم بڵێم ئەوەی کە توانیومە بیکەم کردومە، بەس ئایا بەس بۆ یان نە ئەوە شتێکی ترە. لە بڕیارەکانە تەواو بەشداری؟ من بەشدارم لە بڕیارەکانە، هەست بەوە ناکەم کە بێ بەش. من بڕیاردەرم لە ناو حکوومەتەکەیە، بەڵام حکوومەتەکەمان ئالەتی بڕیاردانی ئەوە نییە یەک کەس بڕیاردا. بڕیاری سوڵتانی نەماوە لەم حکوومەتە. ئێمە وەکو حکوومەتێکی بنکە فراوانین، بڕیارەین، پێکەوە بڕیارەین، وەکو ئەنجومەنی وەزیران بڕیارەدەین، وەکو ئەنجومەنی نەوت و غاز بڕیارەدەین، وەکو ئەنجومەنی ئابووری بڕیارەدەین، وەکو ئەنجومەنی باڵای وەبەرهێنان بڕیارەدەین، گفتوگۆەکەی مناقەشە ئەەکەین، بەعزەجار ئەبێ بە گرژیش لە ناو کۆبوونەوەکاندا کە زۆر تەبیعیە ئەوە، بەڵام تەبیعی نییە ئەو گرژیە بێنینە سەر کامێرای ڕاگەیاندن. ئەوە تەبیعی نییە، ئەوە نابێ ڕێگای شەفافیت نییە ئەگەر ئەو مناقەشانی کە هەتانە مناقەشەکانی خۆمان ئەبێ لە نێو خۆمانە بمێنێتەوە. بەڵام کە حکوومەت بڕیاریدا حکوومەت بڕیاریدا هەر کەسێک بۆی هەیە ملاحەزاتی خۆی بنووسێ لەسەر بڕیارەکان. کەواتە هەمووتان بەرپرسیارن لە سەرکەوتەکانی حکوومەت و شکستەکانیشی؟ بەڵێ بەبێ جیاواز هەمومان بەبێجا کەس ناتوانێت خۆی دەرباز کا لە مەسئولیت لێرە وخوا هەڵناگرش کەس لە ئەوانەی کە لە ناو حکوومەت دواتر حیزبێک تۆمەتبار ناکەن مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان بڵێن سیاسەتی نەوتی بە بۆنەی ئەوە قەیرانی دارایی دروست بووە. غەدرە لە پارتی غەدرە لە هەر حزبێک کەمە پێکەوە بڕیارە دەین. بەڵێ بینەوە سەر دۆخی یەکێتی جارێکیان جۆم لێ بووتت ئەگەر تەیرێک 4 باڵیشی هەبێ گەر سەری نەبوو ناتوانێت بفڕێ. دۆخی یەکێتی ئێستا چۆنە؟ ئەم هەموو باڵە کەی چارەسەرە بێ، کەی کۆنگرا بەسرێ؟ گرنگە کۆنگرە ببەسرێ و پێم وایە چارەسەری سەرەکی کێشەکانی یەکێتی بەستنی کۆنگرەیە. من دەمێکە لەو کۆنگرە بەتاوەتی کێشەکانی چارەسەرەکان ڕەنگ بە هەموو کێشەکان چارەسەر نەکات، بەڵام کێشە سەرەکیەکان چارەسەرەکە. پێم کێشە سەرەکیەکانتان چین؟ ئێمە وەکو یەکێتی کێشەی جەماوەرمان نییە. ئەمڕۆ یەکێتی خەڵک وا وەسفیەکە بۆ بە ئەمری واقع لەلایەن هەندێک کەسەوە کە و یەکێتی وەزعی خراپە. منم لێرە پێتڵم یەکێتی وەزعی خراپ نییە. یەکێتی ئەمڕۆ لەناو جەماوەرە بۆ باوەڕاکەم زۆر دەمێکە وا باش نەبووە لەناو جەماوەری خۆیان. یادەکانی یەکێتی لە میدیاکانەوە یەکتر تۆمەتبارەکەن، هجوومەکەنە سەر یەکتر، ئەمە دۆخێکیان پرسیاری ئیستیفزازیان لێەکەن. بەڵام ئەمە ئیشی ڕۆژنامەنووسی ئێمە بووە کە پرسیارمان لێکردوون، هیچ شتێک بەدەر لەوەمان نەکردووە، بەڵام ئەوان خۆیان یەکتری تۆمەتبارەکەن. ئەمە دۆخێکی تەندروستە لە ناو یەکێتیە؟ نەوەڵا تەندروست نییە، تەندروست نییە و هی خۆزگە ئەمەیان نەکردایە، خۆزگە بەم شێوەیە نەیکە خۆزگە بینە ناو کۆبوونەوەکان و لە کۆبوونەوەکانە چی بە یەکتری ئەڵێن بیڵێن ئەوە زۆر ئاساییە، زۆر تەندروستترە. ئەمڕۆ یەکێتی پێویستی بە هەمومانە، پێویستی بە هەموو کەسێکە. بۆیە ئێمەش چۆن داوای یەکڕیزیەکەم لە ناو لایەنە سیاسیەکان بەڕاستی ئەمڕۆژ یەکێتی پێویستی بە جۆرە یەکڕیزیەکە. پێدوان نییە کە غیابی تاڵەبانی لە سەر ساحی سیاسی تەسیریشی هەبووە لەسەر ئەم کێشانەی ناو یەکێتی کە بە تەواوەتی
قوڵ بۆتەوەیان دەرکەوتووە بێگومان یان پێشترم کێشانە هەبووە بەس دەرنەکەوتووە شخصێکی وەکو مام زۆر بە ئاسانی جێی ناگرێتەوە ینی ئەو کەس ناتوانێت جێی بە ئاسانی جێی بگرێتەوە شخصێک بوو کە ئەیتوانی ئیدارەی ئەم ڕەجیاجیانە بات لە ناو یەکێتیە خۆشزانانی یەکەتی هەر لەسەر ئەساسی پێکهاتەی پێکهێنانی چەند لایەکی جیاوازە دروست بووە بۆیە ئەو بۆ چوونە جیاوازەی لە ناو یەکێتی شتێکی تەبیعیە بەڵام من حەزەکەم ئەگەر تەکەتولات هەبێ ناوێنەی باڵ ناوێنەی تەکەتولات ناوێنەی ڕەئی بۆ جیاوازی بۆ چوون لەسەر مەبدە بێ لەسەر لەسەر مەبدە نییە نازانم ئەوە توێ من ئەڵێم یەکەتی ئەبێ بگەڕێتەوە بزانێ مەبدە سەرەکیەکانی یەکەتی چین بینەوە یەکەتی دووبارە بناسێنینەوە بە خەڵکی کوردستان بە قیادەیەکی تازە کە لە کۆنگرەیە دەست دەنگی پێ ئەدرێ بۆ باڵەکان ئامادەنین پێکەوە دانیشتنیانی ئەم مناقاشانە بکەن و دۆخی یەکێتی بەلایەکە بخەن چ باڵێکیان ڕێگرە چێ ئامادەنیە لەگە چێ دانیشە خۆی کێشەکان قۆڵن کێشەکان زۆر ئالۆزن و زروفەکەشمان ئالۆزە بۆیە ئێبە پێویستمان دیسان چارە سەرە جددیەکە لە کۆنگرەیە کۆنگرە دواخرا بە کۆدەنگی کادرانی یەکێتی کۆنگرە دواخرا و ئەمە حقیقەتێک بوو وازەحە بەڵام ئەبێ کۆنگرەیەک ببەستێت لە کاتێکا کە گونجاو بێ بۆ یەکێتی لە بارودۆخێکی تۆزێک ئارامتر چکەم باوەڕ ناکەم بۆ ماوەیەکی زۆر کوردستان ببێ مەنتەقەیەکە زۆر ئارام بێ و هیچ کێشێکیان نەبێت بەڵام ئەبێت تۆزێک وەزعەکە هادی بێتەوە پێم وایە باز لەواکرێک کە قوڵبوونەوەی کێشەکانی یەکێتییان کە بە تاوەتی دەرکەوت دوای ئەوە هات کە ماڵی تاڵەبانی ڕێگریان لەوە کرد کە بەرهەم ساڵح ببێ بە سەرۆک کۆماری عێراق تۆ لەسەر مەڕاچی بۆ ئەڵێن ماڵی تاڵەبانی ڕێگری کرد لەوەی کە بەرهەم ساڵح ببێ بە سەرۆک کۆماری عێراق پێم وایە ئەوە تەواو نییە ئەو قسەیە چێنەی هێش بەرهەم ساڵح پێ بە سەرۆک کۆماری عێراق دەنگدرا لە ناوم کورد لە سیاسیەکانی کوردستانیەکان کە لە عێراقن دەنگیان بۆ کاندیدێکی تردا ئەوە نەیعنی حتایی تر بە دوکتۆر فواد بەڕێز حتا ئەبێ سەرۆک کۆمار بێت جارێکی تر ڕەنگ بێتە پێشەوە ڕەنگ جارێکی تر کاندیدێکی تر بێتە پێشەوە شتێکی تەبیعیە پرۆسەی دیموکراسی لە ناو حزبە پرۆسەی لە ناو یەکێتیە شتێکی تەبیعیە ڕەئی جیاواز هەیە ڕەنگ بێ کاندیدێک کەسێک یەکێکی بەدڵ بوو بێ یەکێکی تری بەدڵتر بوو بێ شتێکی تەبیعیە بەس نابێ بە شخصی وەربگیرێت ئەم شتانە ئەو سەرکردایەتی یەکێتی ئێستا شەرعیەتی هەیە شەرعیەتی هەیە چکەن کۆنگرە لە کۆدەنگی کادران بڕیاریاندا کۆنگرە دوا بخرێت بەڵام سەرکردایەتێکی کاتیە ئەم سەرکردایەتی یەکەتی سەرکردایەتێکی کاتیە بەڵام شەرعیەتی هەیە چه ئێستا بڕیار بەدەسە لە ناوەی یەکێتیە دوای سکرتێر جێگرانی سکرتێر هەن ئێستش ممارەسەی سەلاحیەتی خۆیانەکەن بێ لە بەڕێزیان پرسیت تۆ کوڕی تاڵەبانیت بڵێ تۆ زۆر لە من باشترە زانی بڵا تۆش پێم وایە تۆش باشە زانی بەڵام من لەسەر ئەو بابەتیانە قسە ناکەم شکن ئەو ئالێتێک هەیە حزبێک هەیە من ئەندامی سەرکردایەتی نیم ئەندامی مەکتەبی سیاسی من وەکو ڕۆژنامەنووسە پرسیاری لێکم ئەڵێم لە غیابی سکرتێرە لەسەر لە یەکێتی چێ بڕیار بەدەستە مەکتەبی سیاسی هەیە جێگرەکان هەن کارگێڕان هەن سەرۆکی دەستەی کارگێڕانی مەکتەبی سیاسی هەیە و ئەوانە بڕیارەدەن کەواتە ئێستا لە غیابی سکرتێرە جێگرانی سکرتێر ناتوان بڕیار بن ڕەنگە بتوانن بەڵام خۆیان ئایان دەسەڵاتی خۆیان ممارەسە ئەکەن شتێکی تر ئابێ لە خۆیان پرسن قسەیەکی تر هەیە لەسەر یەکێتیەوەی کە دەڤەری سلێمانیان ناوچەی سلێمانی تەسلیمی ئێران کردووە بەرپرسانی ئێرانیەن و ئەڕۆن تۆ قسەت چیە لەسەر ئەمە یەک ئەو قسەیم نەبیستووە دوو ئەگەر بیستم پێم وایە قسەیەکی احترامم بۆ جەنابەت قسەیەکی ناڕاستە بۆ دەڤەری سلێمانی قاسم سلێمانیە بینرێ کە لە بەرەکانی جەنگ لە سنووری یەکێتیە ڕسمی بڵاو کراوەتەوە بەرپرسانی یەکێتی ئاماژیان بێەوە یەکێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی باسی لەوە کرد کە قاسم سلێمانی چۆتە ناوچەکە و تەنانەت بە کەسێکی باشیشی وەسف کرد
لە ناوچەی جەلەولە بووە، لە ناوچەی تووس خورماتوو بووە، لە هەولێر بووە، سەردانی هەولێری کردووە، لە لوبنانە ڕۆژێک لە سووریایە ماشەڵڵای لەبێ زۆر سەفەر زۆرەکە. قاسم سلەیمان بۆیە ئەوە نییە بڵێن تەسلیمی ئێران کراوە. پێ دوایە کە ئێران بەرژەوەندی هەرێمی کوردستانی بێ؟ طبعا ئێران بەرژەوەندیەکی لە بەرژەوەندی ئێرانایە هەرێمی کوردستان گەشە بکە و ببێ بە دراوسەیەکی باش. ئێران 1000 کیلومتر حدودی هەیە لەگەڵ هەرێمی کوردستان. کامیان باشترن بۆ هەرێمی کوردستان، تورکیان ئێران؟ هەردووکیان باشن بۆ هەرێمی کوردستان، بەڵام نابێ هەموو هێلکەکانمان لە یەک سەبەت هەیە بێ. ئەمە سیاسەتێکی غەڵەتە. ناخۆ بەش نەکراوە، خۆ جیۆگرافیەکەمان وایە، خۆ ئێمە ئەم دراوسیانەمان هەڵ نەبژاردووە. ئەمە حەقیقەتێکە ئێمە کەوتوینێتە بین ئێران و تورکیا و سووریا و خۆ دەزای وەزعێکی هەر بەتاوەتی وەزعێکی ترە و لەناو عێراقی شین. ئەمە منطقەکەمانە، ئەو بەدەست ئێمە نییە. خوا ئەم منطقەی بۆ داناوین، بۆیە ئەبێ ئیدارە بەم وەزع بدەین. ئەبێ لەگەڵ ئێرانە عیلاقەمان باش بێ، ئەبێ لەگەڵ تورکیا عیلاقەمان باش بێ، بەس لە هەمویان مهمتر ئەبێ لەگەڵ بەغایە عیلاقەمان باشتر بێت. بەڵێ لەسەر پرسی سەرۆکی هەرێمی کوردستان ڕای ئێوە وەکو یەکێتی چییە لەسەر هەڵبژاردنەوەی سەرۆکی هەرێم، یان درێژکردنەوەی ماوەکەی، یان ئەنجامدانی هەڵبژاردن؟ بە پێی معلوماتی من ئەو بابەتە مناقەشە نەکراوە لەناو، بەڵام لە مانگی هەشتا وادەکە کۆتاییت تا ئێستا هیچ باسێکی لێوە نەکراوە. من بە پێی معلوماتی من وەکو دیسان من کادرێکی حزبیم لەناو حکوومەت ئەولەویەتی من کاتی من تەرخان کراوە بۆ ڕاپەڕاندنی ئیشی حکوومەت، بۆیە ئاگام لە هیچ جۆرە مناقەشەیەک نییە لە ناو یەکێتی لەسەر پرسی سەرۆکی هەرێم. ئەگەر هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێم بکرێ وەکو یەکێتی کاندیددانە بێ؟ ئەوە دیسان ئەوە تۆ باسی چەند ئەگەرێکەکەی کە زۆر دوورن لە ئەمڕۆدا، پێم وایە لەو کاتەیە کە ئەگەر ئەم پرسە بێتە پێشەوە یەکەتی ئەتوانێ ڕای خۆی با لەسەر ئەم مەسەلەیە. ڕاکەی چێ بێ؟ پێشبینی چی ئەەکەی؟ ناتوان بەخوا ناتوان پێشبینی ئەوە بکەم، بۆکەن زۆر دوورە لە ئەمڕۆدا. مناقەشە نەکراوە، مانگی هەشتا، ینی وڵڵا هەر لەگەڵ کەسیشا باسم نەکردووە. لە ناو یەکێتیشا بە هیچ شێوەیە باس باوەڕ ناکەم لە ناو یەکێتیە باس کرابوو بێت. داهاتوو یەکێتی پێت وایە کە کەسێک ئەتوانرێت شوێنی مام جەلال بگرێتەوە، یان بیر لە شێوازێکی تری بەڕێوەبردننی یەکێتیەکەن؟ خوا ئێمە ئەگەر بە دوای کەسێکە ئەگەڕێینەوە کە بتوانێ مام جەلالێکی تازە بێ، بەخوا بەڵێن بۆ 100 ساڵی تریش بگەڕین، ئەو کەسە نادۆزینەوە. تایبەت بوو، تایبەتە، کەسێکی تایبەتە، تەبیعەتێکی زۆر تایبەتی هەیە و مێژوویەکی زۆر تایبەتی هەیە. بۆیە پێم وایە یەکێتی ئەبێ خۆی حازرکە بۆ قیادەیەک کە مام جەلال قاعدەکەی نەبێ ڕۆژانە ئیدارەی حزبەکە بدا. ئەوەش ڕەنگ بێ ئاسانە بێ. پێم وایە ئەنواعی مۆدل هەیە، مۆدلی هاوسەرۆکی هەیە، مۆدلی دابشکردنی مەلەفات هەیە بەسەر بەرپرسانی حزب، ئەنواعی مۆدل هەیە کە لە پرۆسەی ئامادەکاری بۆ کۆنگرە مناقەشەکران. پێم وایە ئەتوانین مۆدلێکی گونجاو بدۆزینەوە کە گونجاو بێ بۆ یەکەتی و لە بەرژەوەندی یەکەتی شابێت. کەواتە سەبەبی ئەوەی کە ناتوانن کەسێک دیاری بکەن لەبەرەوەی سکرتێری پێشووتر مام جەلال ئەوەنە بەهێز بووە کەسێک ناتوانێت شوێنی بگرێتەوە، یان ئەوەیە باڵەکان هەمویان متفق نابن لەسەر کەسێک؟ نە مەسەلە بابزان باڵ و ماڵ نییە، مجارێکی واگەڕێنەوە بۆ سەر باڵەکان. یعنی ئێمە فەرم و عێراق ینی بە ئەو پەڕی ڕێز و احترامە پێم وایە یەکەم کەس کە بڵێ ناتوانێت جێی مام جەلال پڕکاتەوە فەخامەتی ڕئیس دکتۆر فواد مەعسوومە، کە کەسێکی زۆر بەڕێز و پیاکی زۆر تێکۆشەرە و دامەزرێنەری یەکێتیە و کەسێکە کە پێم وایە هەموو کەسێک لە ناو یەکێتیە ڕێزی لێ ئەگرێ و خۆشیەوێ خۆی ڕەنگ بە یەکەم کەس پێ بڵێ من مام جەلال نیم. جەوەرە لەم عێراقە تۆ لایەنێکی سیاسیش نییە، خۆ تۆزێک ئەحراجە بۆ من باسی باوگی خۆم بکەم، بەڵام پێم وایە شتێک ناڵێم کە ڕوون نەبێ بۆ خەڵکی تر. هەموو لایەنە سیاسیەکان ئەڵێن ئەمڕۆ ئێمە پێویستمان بە مام جەلال لە ئەمڕۆ. عێراق پێویستی بە مام جەلال، ئەنجەگەر عێراق پێویستی بە مام جەلال یەکێتی چۆن پێویستی بە مام جەلال نییە ئەمڕۆ؟ باشە، وتم جوابی ئەوم دەست نەکەو،
کەواتە ئەگەر ناوی بنێن باڵ ئەگەر ناوی بنین کوتلە یان بەشەکانی یەکێتی یان ئەوانی کە لە یەکێتی ڕایان جیاوازە کەواتە هەمویان متفق نابن لەسەر ئەوەی کە کەسێک بێ بە سکرتێر ئەمە ڕاستە ئاسان نییە هەموو بۆ چوونە جیاوازەکانی کە لە ناو یەکێتی بۆ لە حیزبەکانی تری هەرێمی کوردستانە پێکاتەی حیزبەکانی تر جیاوازن من ناتوانین یەکێتی مقارنە بکەی بە پارتی ناتوانانی یەکێتی مقارنە بکەی بە گۆڕان ناتوانانی یەکێتی مقارنە بکەی بە یەکگرتوویان کۆمەڵ نازانم دۆخە من تێناگەم بۆ هەر ڕاگەیانەکان تەرکیزەکەنە سەر جیاوازیەکانی ناو یەکێتی وازن هەر یەکێتی هەیە کە ڕەئی جیاوازی تایە وەڵڵا باڵ لەناو هەموو حیزبەکانە هەیە لەناو گۆڕانە لەناو پارتیشا هەیە بەڵێ لەناو پارتیشا هەیە لەناو بزوتنەوەی گۆڕانە هەیە لەناو ئەوەی یەکگرتووە هەیە لەناو حیزکە هەیە شتێکی تەبیعیە لەناو حزبی دیموکراتی ئەمریکایە هەبوو باڵی کلنتن هەبوو باڵی ئۆباما باڵێنە شتێکی تەبیعیە شتێکی تەندروستە شتێکی تەبیعیە دنیا کاول نابێ خۆ هەمومان ڕۆبۆت نین بە شوێن یەک کەسا بکەوین و